باشە بەڕێزان و خۆشەویستان شەو شۆگاتان خۆش بێ هیوادارم زۆر باش بن لە هەر گۆش و کەناریشی ئەم دنیاە هەن هەڵبەتە ئەم شەو قرار بوو لایڤێکتان بۆ کەم وەکو لایڤ ڕاستەوخۆ با بڵێن بەڵام لە هەر حاڵات دوای پەشیمان بوومەوە و کولی قسە و باسەکانم بە ڤیدۆیەک ڕیکۆرد دەکەم و دواییش بۆتان بڵاو دەکەمەوە هیوادارم کە توانی بێتە سوودێک بە هەموو لایەکتان بگەێنم وە ڕێی خۆم لە کولی ئەو شتانەی کە هەیە یا ئەوەی کە پێشتر من ڕێکلام بۆ کردووە بیخەمە ڕوو لە خزمەتی ئێوەدا. سەرەتا عزیزان باسێکەکەم لەسەر ڕووداوێک کە لە سلێمانی ڕوویاوە. هەڵبەتە من نامەوێ ناوی ژنەکە بەرم وەکو ناوهێنان و ئەوانە کە ژنێکی هونەرمەندەوە لە ئەوروپا گەڕاوەتەوە لە سلێمانی ئیش و کار و کاری ئەوانە بۆ خۆیە کاوەلحاڵ کارم بەسەر ئەم حکایەتەوە نییە، بەڵام ناخۆشیەکەی لەوەدایە کە تۆ یەی هەموو ئەم شتانە دەرەخەیت وە بڵاوی ئەەکەیتەوە، بەڵام هەستەکەی کە هیچ لە کۆمەلگایە ناگۆڕێ. یعنی کۆمەلگای ئێمە تاکی ئێمە خێزان ئەم لە ئەولا وا خۆشە بووە بۆ شتانە هەر بەڕاستی هیچ شتێک سەرنجی ڕناکێشێت، نایزانین لەو کۆمەلگاشی ڕوویەدا کە تۆ کاتێکی ژێیت و هەموو ئەوانەی بۆ باسەکەی ئەو وەکو ئەوەی کە جیزەی مێشولەیەکیش باوەڕ ناکەم بەقەدر ئەوش تەئسیری هەبێت کە بەلای گوێیا بڕوات. هەر لەبەرەوەیشە کە ئێستا وای لێ هاتووە چونکە شتەکان بە تەواوەتی ئەم یەکێتی و پارتیە ئەم وڵاتیان بۆ گەن کردووە هیچ شتێک خەڵک تووشی شۆک ناکات. بەرحاڵ ئەم ژنە هونەرمەندەکە چۆتەوە کوردستان ماوەیەک بەر لە ئێستا واتە لە چەند ڕۆژی ئایندەیە با بڵێن نەفرێک ئەچێک گەنجێک پەیوەندی پێواکە بە ناوی خۆشەویستی و ئالم بابەتانەوە و پێی ڕائەگەێنێ کە گوایە ئەمە کوڕی هینا ئەمەی شێخ فاخری قەیوانە. ئیتر ئەم کچ خاتوونە بیری لەوە نەکردوێتەوە بڵێ باشە شێخ فاخری قەیوان ئایا کوڕی هەیە، نیەتی خۆی تەمەنی چەنە، چۆنیە وەرحاڵ کەوتۆتە داوەکەوە لەبەر چیش ئەمانەکەون لەبەرەوەی ئەوەندە عەشقی پارن هەرکە ئەڵێن کوڕی فڵانە مەسئول کوڕی فڵانە دەوڵەمەند یەکسەرە ڕوت ئەبنەوە و فڕیان بە هیچ شتێکەوە نامێنێ یەکسەر تەسلیمە بنبەوە. بەڵام ئەگەر باشترین ئینسانەکانی ناو ئەو کۆمەلگای ئێمە کە پارەی نەبوو پەیوەندیان پێوەکە هەر بێژیشیان نایە وەڵامی بدەنەوە. ئەمەش وایان لێەکە تووشی کارەساتیانەکە و ڕسوایانەکە بە مانای کەلیمە هەرچەندە ئەگەر خۆشیان ڕسواییەکانی خۆیان نەبینن. بە هەر حاڵ ئەم کوڕا لەژێر ئەم ناوا پەیوەندی پێوەکە کە کوڕی فڵان کەسە و ئاواداران و ئەمن و ئەوەن و ئالم بابەتانە و ماوەیەک قسە و باسییانە بێ وەرحاڵ شەوێ موعیدی بۆ دائانێت لە شوقەیەکە لە سلێمانی. هەڵبەتە من ناوی شوقە و ناوی ژنەکە و ناوی کەسەکانیشم لەلایە، بەڵام پێم وانییە کە پێویستکە من هەموو شتێک ئاوا بخەمە ڕوو، چونکە دڵنیام ئەگەر بە فلیمی ڤیدۆیش بیگریت و بڵاویکەیتەوە ئەو کۆمەلگای ئێمە هیچ تاسیری تێ ناکە. خۆ بینیمان لە هەڵبژاردنەکەی پێشووە دەیان فلیم وێنەی خوشەکەی شاسوای عەبدولواحید بڵاو بووە لە دوایە زۆرترین دەنگی هێنا لە باشووری کوردستانە بۆ ئەندام پەرلەمانی بۆ بەغا هەمومانەوەمان بینی یسر و عەبدولواحید. شێخ جعفەر فڕەسمەڕوتەکانی هەمووی بڵاو بووە لە دوایە کردیان بە جێگری سەرۆکی هەرێم. جا لەو کۆمەلگای ئێمەیە ئێستا کۆمەلگای باشوور تۆ خوێڕی بە، تۆ بێشەرەف بە، تۆ بێقیمەت بە، تۆ دز بە، تۆ درۆزن بە، دەیان ماستاوچیت هەیە، دەیان کەس لە خزمەتتان و ڕەوڕەوەکەیشی بە ئارەزوی خۆی ئەڕوا و هیچ کێشەیەکیشی نییە. تەنها لەو کۆمەلگای ئێمەیە شوێنی ژنوپیاوی بە حورمەت و خاوەن کەسایەتی و خاوەن ئەخلاق بەڕاستی نابێتەوە. وەڵحاڵ کە موعیدەکەی بۆ دانێ و ئەیباتە شوقەیە هەر ئەگاتە شوقەکە دوو کەسێکەشی لێ ڕاستە بێتەوە تە سێ نەفەرە بن، هەر سێکیان ئەوەی کە ناشێ بۆ ئافەتەیەکەن لەبارەی سێکسیەوە بە ڤیدۆگرتن بە ڕەسمگرتن بە هەموو شتێکی بەرامبەرەکەن. لە دواییە ئەڵێن ئێمە هەستێکمان سەر بە دەستگای دژە تیرۆرین کە بە فیعلیش هەستێکیان سەر بە دەستگای دژە تیرۆرن و تویانە بۆیە ئەممان لەگەڵا کردووی بۆەوەی کە لەگەڵمان نابیت و ئەبێ ئیشمان بۆ بکەیت و ئەمانە. وەڵحاڵ کشەیش بە تێکشکاوی هاتوتە دەرەوە لە شۆقەکە و بۆ بەیانیا پێ لە ڕێگەی خەڵکی ناسراوەشی خۆیەوە پەیوەندی بە پافڵی جەلات تاڵەبانیەوە کردووە. لە دواییە ئەوەی کە بە من گەیشتووە ئەو سێ کەسە گیراون. کەسی یەکەمیان کە کوڕێکی گەنجە گیراوە ئەوەی کە پەیوەندەکەی ڕێخستووە کاتێک کە مۆبایلەکەی گەڕێن ئێستا من نەنە لەو فلیمانم لەلایە بەڕاستی واتە نەمبردین ئەمانەشمان بینی فلیمی لەلایە هینی شێخ جعفەر فلیمی تازە هینی ڕوت
هینی لەلایە ئەو کا مەسەفای سێ قادری لەلایە کەیسە جێگەی نەشێڤان بازانیە و هی کوڕەکەی شانازی برای مەحمەی لەلایە ئەوەی زاواکەی عەدنان کەریمە بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی نازانم کامیانە هی یەکێتی کورساتە فڵانشتە نازانم وەلحاڵ وهی کەسێکی تریشەکە ئەویش ناوی هاتووە لەوەیە و ئەم فلیمانەی ئێسا کە بەشێکیان لەلای ئارام ئەحمەد هەیە بەڕاستی ئیتر لە مۆلایش ڕەنگە ڕەحمیان پێ نەکەم هەر کاتێک ها بەسەر ماوەکو خۆم بکردوم بەشی ئارکە فێم لێها مەناعەتم نییە هەمووی لە ڕێگەی خەڵکی ترەوە بێن بە کەناڵی تر بڵاویکەنەوە نەک لە ڕێگەی خۆم چونکە خۆم بەڕاستی پێم عیبە ئەمە ئەم چیرۆکەیە کە بەسەر ئەو ژنیان ناهێناوە ئەمە بەڕاستی شەرمەزاری و ڕسواییە کە ویستم ئەمەتان پێ ڕابگەێنم هەر چەندە من لەوە دڵنیام کە لەم کۆمەلگای باشووری کوردستانەیە هی ئەم هەموو هەواڵ و ئەم هەموو تەعدا و ژن ڕفاندن و فڵانە فیسارانە مووی هیچ کەسێک نابزوێ و هەمووشی بەلایەوە ئاساییە و لە دواییشە ئەیبینیتەوە کە سبێنێت چیەکەنەوە بۆ یەکێتی و پارتی و بۆ ئەو پیاوکوش و درۆزن و ساختەچیانێکە لە باشووری کوردستانە دەسەڵاتدارن. خاڵی دووهەم ئازیزانی من کە ئەمێ قسەیە سەرکەم ئەو کچەیە بە کورتی کە چووە لای سۆدانی و دەچی کرد بەشین و شەپۆڕ و کە پێڵاوی لە پێیانە بوو ئەلەم بابەتانە و ئەوەی لە هەمووی ناخۆشتر بوو کە تەلەڤیزیۆنەکەی نێچیرەڤان بازانی گەورە مافیا بڵاویە کردەوە کە ناوی ڕووداوە باش نییە. سێری کەن ئازیزانی ئارام ئەحمەد ئەوەی کە کچێک ئەڕوا لە بەردەم سۆدانیا قوڕە پێ و ئەگری و ئەڵێ پێڵاوم نەبوو ئاوە ئەمە ڕێک شەرمەزاریە بۆ نێچیرەڤان بازانی شەرمەزارە بۆ پارتی و یەکێتی بەڕاست کە کچێک ئەچێت لەو تەمەنە گەنجەیە ئەچشی نوشەپۆڕەکە لە بەردەم ئەوەی کە ئێوە پێڕن عەرەبی شۆفێنی و فڵانە فیسار و ئەلەم بابەتانە خۆی ئاوا ڕسواکە. ئەمە سەرێکێتی. سەری دووهەمی ئەوەیە کە ئێوە تاشی کوردستان وا ڕسوا و تڕۆ کردووە کە هیچی پێ عیب نەبێ بەڕاستی کە هیچ شەرم نەکات لە شکۆی خۆی کە کەرامەتی خۆی بشکێنێ بیکە بۆ پێڵەوانەی کە بە مناڵی نەیبوو کاکە من لە پێنجێ نابووم لە باشووری کوردستان نبووم کاکە وەڵی پێڵاویشم نەبووە بەخوا جلو بەرگیشم نەبووە بەخوا شەڕواڵ پینیان پێوە کردووە وەڵی پێڵاوی لاچیکم هەبووە دڕاو بووە ئەمە دەڕق بۆ لە زستانی پێنجێنە هەموو ئەو قولە پیانم خوێنی لێ هاتۆ بریندار بووە ئەم هەموو کوڕوزانەوەشین و شەپۆڕێ بۆشێ بەڕاستی بۆچی ئێوە خۆتان ئاوا سووکەکەن بۆچی ئەبێ کچێک ئەوەندە کەسایەتەکەی تێکشکێنرابێ بڕوە یعنی تاشی ئێمە وای لێ هاتووە سوال کە سوال بپارێرەوە بگری بە قوربانتان بم فریام کەون من تیاچووم ڕزیل بووم ڕسوا بووم بۆی دینارێکی بنێ بۆی پارێکی بنێ بۆی شتێکی بۆ بکەن هەر بەڕاستی ئەمە شەرمەزاری نییە ئینسان ئەوەندە خۆی بچوو کاتەوە لەو کۆمەلگای ئێمە پڕ بووە لە فەقیر و هەژار بە درێژایی هەموو تەمەنی ئێمە و باو با پیرانیشمان خەڵکە بۆ نانی ئێواری نەبووە بیخۆ پێڵاوی نەبوو لێ پێکا پێڵاوی کۆنەی لێ پێ کردووە فڵا هەموو ئەمانە هەبووە بەڕاستی ئێوە بۆچی ئەم تاجی کوردان وا لێ کردووە کە ئاوە بۆ شکڵە ڕسوا و تڕۆ بێت و بڕوا لە بەردەمی سۆدانیاشین و شەپۆڕکەوە بگری وەی تخوا وەڵا پێڵاوەکەم نەبوو ئێمە ئاوا بوون و ئەمە ئەو بوون کە گریانی بۆچی کاکە ئەو بۆچی خۆت وا لێ ئەەکەی لە پێناوی شێت و خۆ ئەوا لێەکەی ئەمە هەمووی دلیلەکەی ڕسوایی پارتی وێشێتیەکە کەسایەتی تاشی کوردیان تێکشکاندووە کە هیچی پێ عیب نییە سێکسەکە بۆ پارە پێ عیب نییە دایشێک کوژە بۆ پارە پێ عیب نییە هەرچی دزی هەیە ئیکا پێ عیب نییە باش نییە ئەمڕۆ ژێر بە یەکێتیە باین دەنگی ئاەتێ هیچ پێ عیب نییە یەت دەلای من جوێن بە پاڤڵەیە دوو بەیانی بە پاڵایە هەڵەڵێ هیچ پێ عیب نییە دە دووڕوو درۆزن وەڵڵا میلەتم نەبینۆکو ئەو میلەتی کوردە دووڕوو درۆزن بێت پێتان ناخۆش نەبێها پێشتان ناخۆشە کەیفی خۆتانە کاکە من ڕاستیەکانتان پێڵم ئێوە ئەوەن لە ڕاستیە من پێم وتم من ئاەنێکتان پیشانەیەم کە خۆتانیتیان لەمە بەدەر نییە ئەمە لەسەر ئەوەش قسەی خۆم کرد و واش مەسەر بابەتێکی تر بۆی کە بە کورتی پەیامەکانی ئەم شەی خۆم بگێنم کە قەرار بوو لە ڕێگەی لایڤێکەوە بیخەمە خزمەتی هەموو ئەوانەوە کە حوسڵەی جێگرتنیان ماوە لەسەر مەسەلەی کەرکووک و ئەلەم بابەتانە من ڕەئی خۆم مد لە ڕاستیە کە ڕەئی خۆم مد ڕەئی من ئەمە هەڵوێستی منە لە ڕاستیە من کارم بەوە نییە خەڵک چیەکە یاشی ناکە لە دواییە پێشەوانەی منەکایان لەگەڵ منە ئەڕوا چەنی لەگەڵ منایە چەنی دژ ئەبێ ئەمە مشکلەی من نییە گرنگ ئەوەیە کە هەر کەسە هەڵوێستی خۆی بخاتە ڕۆ منیش هەڵوێستی خۆم پێچەوانەی هەموو ئەوانەوەکو هەمیشە هەڵوێستی خۆم خۆتە ڕۆ کەرکووک قسەکانی پێشوو دووبارە ناکەمەوە لە دوای 40 ساڵ بوونی چەتەکانی پارتی وێشێتی بۆ دزی و تەعداکردن و ئالەم بابەتانە لە دوایە لە ڕێگای حەشی شەعبیەوە بە دەبابە گیراوە باش نییە پاڤڵ خۆشی لە تیڤیەوە بڵاوی کردوتەوە لە یوتیوبا هەیە کە ئەڵێ 38 ئەندامی مەکتەبی سیاسی دەنگیان ناوە بەوەی کە واژۆیان کردووە کە کورد لە کەرکووک بکشێتەوە کەواتی ئەوە خۆتان لەگە بنەماڵی باچەنیە
کەرکووکتان فرۆشتووە باش نییە کەواتە بە دەنگدان کەرکووک ناگڕێتەوە چونکە بۆ لەبەرەوەی کە من هەمیشە وتومە لە کەرکووکە یەک کوردیشیتیانە بێ وەکو دەنگیش نەهێنێ کەرکووک لەبارەی مێژوویەوە شارێکی کوردستانیە یان شارێکی کوردە بەڕاستی گرەو لەسەر کەرکووک ناکرێت کاتی خۆشی ئەم یەکێتی و پارتیە تەرحێکی قۆڕیان کرده بوو کە ئەو کاتە من دژایەتی مەکردن ئەیانوت با لە کەرکووکە هەڵبژاردن بکرێ بزانین زۆینە و کەمینەکێ ئەمە گرەوێک بوو کە ئەگەر بکرایە بەڕاستی کارەساتە بوو چۆن ئەکرێ من لەسەر شارەکەی خۆم گرەوکەم ئایا عەرەب زۆرە یا کورد زۆرە کێ دەنگی هێنا ئەو شارە شاری ئەوە ئەمە گاڵتەجاڕیە ئەمەشیان کرد بەڵام بۆیان عەمەلی نەکرایەوە بەڵام تەرحەکەیان کردە ڕاستیان باش نییە بۆیە بەم ڕێگا چەپەڵانە و بەم گرەوە سەخیفە ئەیانویست بیسەلمێنن کە کەرکووک شارێکی کوردستانیە لە کاتێکە ئەوە سەلمێنراوە هیچ پێویستی بەم حکایەتانە نییە لە واقع ئاجزێنی ئارا محەممەد پاشان ئەوەی کە پشتێن پانەکەن و ئاڵایەکی سەوز و زەربائەن و دائەنیشن گوایە کوردێکی زۆر دڵسۆزن و بۆ دەنگدان و ئالەم بابەتانە ئەی بۆ چواردە بابێ حەشتی شعبی هات هەمووتان کلکتان خستەوە ناو گەڵتان و چنگ لەسەر شان ڕاتان کرد کەرکووکتان بەجێهێشت ها ئەی بۆ ئەم 1200 چەنە کە دەنگیاوە ئەی بۆ دیفتانە شەرەکی خۆتان نەکرد زەحمەت نەبێ بۆ دەنگدان بوون بە قارەمان هەر هەمووی ها ئەی بۆ لە بەرامبەر حەشتی شعبتان توانێت دوو فیشە بتەقێنن ئەی بۆ هەمووتان سەرتان شۆڕ کرد بۆ جێشی داگیرکەر کە خۆتان ئێستا ئاواقسێ سەرەکەن بۆچی هەمووتان دەستی تەسلیموتان بەرز کردەوە بۆیە ئەبێ باش ئەوە بزانن بە دەنگدان لەسەر سلوخی دەنگدان کەس نابێ بە قارەمان کەسیش نابێ بە شۆڕش جێر کەس نابێت دابیشانازی بەوە بکە وەڵا ئێمە کوردین و ئەو نەمان دەنگ هێنا و ئەو نەمان دەنگدا و لەم قسە قۆڕ و قسە پوچانە پاشان ئێوە حەشتی شعبی هات بە دەبابەکانیەوە نەخەڵکی کەرکووک یەک فیشێکیان تەقان پێتان ناخۆش نەبێت کە ئەو قسانەکەم ها ڕاستیە تەواو سێ بەشان ئەتان و بەخوا باش بوو یەکێتی و پارتیە لە کۆڵمان بوونەوە ئێشەی ڤیدۆکانتان ماوە کاکەجێن لە شاخانەکەنا مەقابەتان نەکرا ئەتان و ئێستا مرتاحین غازمان هەیە نەوتمان هەیە کاو کارەبامان هەیە ئاومان هەیە هەموو شێکمان هەیە یەکێتی پارتی ئەمە بوون ئێسەی چون دەنگتانەوە بێکێتی و پارتی باش نییە اینجا لۆش بدەن خۆشەویستانی من بەپێی ئەوەی کە بەدەچوونم کردووە ژمارەی دانیشتوانی کەرکووک لە ساڵی 2023 1,074,884 کەسە یعنی بەوەندە خەڵمێنراوە 1,074,884 کەس لە ساڵی ڕابردووشە بە خەمڵاندن و پێشبینی دانیشتوان لە دوایین پێداچوونەوەی ئاسۆی شارنشینی جیهانی تۆ یەکگرتوەکانە هاتووەکە 23,104 کەسی تریشی زیاد کردووە جا خۆتان لەگەڵ ئەو 1 ملیۆن ئۆنایلی کردم بزانە 23,000 کەشی خەنە سەر ئەمە نفوسی کەرکووکە بە هەموو پێکاتەکانەوە ئەوەی کە کورد و ئەلەم بابەتانەیە پێم وایە 300,000 کەسە بەشداری کردووە هەتا ئێسش ئەمە یەکلای نەبووتەوە لە حەقیقەتە چونکە هەندێک کەس پێی وایەکە کۆی دەنگی عەرەب و تورکمان نزیکەی 300,000 دەنگە کۆی دەنگی هەموو حیزبەکان کوردیەکان نزیکەی 220,000 دەنگە کەواتە ئێوە لە مێشا دۆڕاندووتان لە ڕاستیە نەتان بردوێتەوە وەکو یەکێتی و پارتی ئەوانە بانگەشەی بۆکەن دۆڕاندووتان لە حەقیقەتە بۆیە بابا کەرکووک لە ڕووی مێژوویی و کوردستانیە ئیلاقەی بەسەر هەڵبژاردن و چێ دەنگە هێنێ زۆرە هێنە چێکەمە هێنێ ئەمە نایخوات ئێوە کە ئەم کارا ناکەن تەنها مەسەلەی بەژەوەندی حیزبیە و هیچ شتێکی لە ئارەیە نییە ئەنجا ملیۆنێک و ئەوە لەکوێ و بەشداریکردنەکە چەنە هی هەموو پێکاتی کەرکووک چەنەکات بنمونە 500,000ەکە 550,000ەکە چەندەکە ئێشتا چەند هەزاری لەوانەی کە هەن بایکۆتیان کردووە و بەشداری هەڵبژاردنەکانیان نەکردووە وەکووتم ملیۆنێک و ئەوە بەشەی تیاشی خۆ هەمووی مناڵنین بڵێ وەڵا نەیانتوانیوە دەنگ بدەن و لە خوار 18 ساڵەوە بوون ڕەنگە بە سەدان هەزار کەس لە عەرەب و کورد و ئەوانە بەشداری هەڵبژاردنیان نەکردبێ بەپێی ئەو سەرژمێرەی کە هەیە لە شاری کەرکووکە پاشانیش بەڕێوەبەری هاتوچۆی گەرمیان ئاوا ڕیزی کردووە مرورەکان و ئەڵێ ئێوە دەنگە دەن ئەچن ڤیدۆی کەن بزانین دەنگتان بەکیە و ئەمە بابوەسێت پاڤڵ و قوبات هەر خەریکی دەستماشکردن بوون باش کاتێکی تریش لە شوێنێکی ترا کە گەنجی ئەچێ بۆ لایەن سێڵڤیە بگێ لەگەڵ پاڤڵەیە لەگەڵ قوبادا ئەچن ئێنە بەشە یا سوکاتویە بە حرمەتی پێکرد وەکو ئەوەی کە ژنێک وێنی پێوە کردووم ئەڵێ لە ساڕۆژی ترۆری ئاکام عومەرە پاڤڵ زلەی لیاوم
جێ پەنجەکانی هەمووی لە دەموچاومە دەرچووە وتم بەشم ڕستمێشتم بۆ بنێرە کەچی ناوێرێ ئەوە بکات نا بە تەلەفۆنی بۆکردم کەشێکی ئاوا بووە باش نییە بەڵام لەو کاتانەیە دەست ماچەکەن ئەپارێنەوە ئەلاڵێنەوە پاشان پێویستە هەموو کورد یەکشت هەیە بیزانێت کە کەستان دەرتان پێ نەکردو بەڵام ئارام ئەحمەد باش بە وریایەوە ئاگای لێتی هەموو ئەو دەنگانەی کە بۆ یەکێتی چووە دەنگی پاڤڵ و قوباد و یەکێتی نییە بۆ ئاگاداریتە بەشێکی زۆری هینی پەکەکەیە لە ڕێگەی تەفگەر و لایەنگرەکانی خۆیەوە کە هەمویان هەوڵیان داوە دەنگ بدرێ بە یەکێتی لەبەرەوەی کە پەکەکە و تەفگەر و ئەمانە لەگەڵ یەکێتیە لە سەنگەری بەرەی دژە تورکیان واتە سەنگەری ئێران و ئالەم بابەتانە بەشێکی ئەم دەنگانە هینی لاهوری شێخجەنگیە چونکە لاهوری شێخجەنگیش ڕیکلامی بۆ کردووە داوای لە خەڵک کردووە دەنگ بدەن بە کورد بە کوردیش بە یەکێتی باش نییە بەشێکی زۆری کەرکووک و هەتای خانەقین و فڵان و فیسارەکان هینی مەلا بەختیار و مەحموود سەنگاویەکانە کە ئەوان ڕیکلامیان بۆ کردو لەگەڵ هەموو کۆنە سەگەدەکانێکێتیە کە دەنگ بدەن هەمووی ڕەژی کوردایەتەکەی هەستا بوو کە دەنگ بدەن هەمیان دەنگیان بێچێتی یاوە عوسمانی حاجی مەحموود ئەوانیش بانگەشەیان کرد بۆ لایەنگرانی خۆی لە ڕێگەی عەشرەت و مەشەت و ئالەم بابەتانەوە دەنگ بدەن ئەوانیش هەر چۆ گیرفانی یەکێتیەوە فەرهاد سەنگاویش لەوێ بۆ خۆی بەخۆی و قژەلوولەکەیەوە لەوێەوە هاژەیە هات مام ڕۆستەمیش کە خەڵکی کەرکووکە ئەویش ڕێگی ملی کوردایەتەکەی بەخوا بچوایە بە چاوی هەر کەسێکان ڕێک کوێریە کرد باش نییە ئاوا بۆیە لێرەوە من بە هەموو ئەوانە ئەڵێم لای ئێمەمانان متمانەی خۆتانتان دۆڕاندووە وە کۆتایتان پێهاتوە بە تایبەتی ئەوانەی کە خوایە دژی پارتی و یەکێتین و ئەیانوێ بیگۆڕن و نازانم ئەم سیستەمیان بەدڵ نییە و ئالەم بابەتانە ئەم دەبڵ مڕاڵی ئێوە ئەم بێشەرمی ئێوە بەڕاستی واتان لە خۆتان کرد کە نابێ هیچ کەسێ متمانە بە ئێوە بکە کە گوایە ئێوە ڕەخنەگری دژی پارتی وێکێتین و خۆتان بە ئۆپۆزیسیۆن ناڕازی ئەزانن و لە دوایی شاوە بوونەوە بە هەمان چڵکاو چوونەوە گیرفانی یەکێتی و پارتی و تەواو لەمە بەدە شتێکی ترتان نییە ئێوە هەمووتان بە عەمەلی دەنگتان بە یەکێتی داوە ئەوانەی کە ناوم هێنان لە کاکە لە چیەوە حسابی کەمەوە بۆتان لە ئێران پاڵپشتی یەکێتی کردووە پەکەکە کردوێتی لە ڕێگەی تەفگەر لە ڕێگەی خۆشیەوە لاهوری شێخجەنگی مەلا بەختیار و مەحموود سەنگاوی و هەموو سەر سەردانێکێتی عوسمانی حاجی مەحموودکان فڵان هەموو ئەمانە ئێوە دەنگتان بە یەکێتیە باشە ئەیتر ئەڵێن ئێمە ناوێکێتیمان نەبردووە بڕۆن بۆ حەلاوی باسکەن زەحمەت نەبێ هەمووتان دەنگدەری یەکێتی بوون ئیشتان بۆ یەکێتی کرد و دەنگەکان بۆ ئەو بووە و چونەوە ناو هەمان ئەو یاریە سەخیفە ئیتر هیچ بیانویەک و قسەی قۆڕ مەکەن بۆ ئەو خەڵکە دابنیشن بڵن کاکە ئەوە مەسەلە جیاواز و مەسەلەی کەرک و ئەمەیە و ئەمەیە و ئەوەیە ئەمە نایخوا لە ڕحقەتە ئەمانە هەمووی پاکانەیە کاتی خۆشی کە گۆڕان 2009 دروست بوو هەشت کورسیان هەبوو حاکم شێخ و ئەوان لەگەڵ دکتۆر محەممەد کەیانی لەگەڵ ئەو شەشەکەی ترا لە بەغا هەڵبژاردن کرا بۆ پۆستی سەرۆ کۆماری نەوەشی مستەفا بە تایبەت تەلەفۆنی کردبوو وتبووی دەنگ بدەن بە مامجار بۆ پۆستی سەرۆ کۆماری لە کاتێکا کە لەو سلێمانی و گەرمیانەیە یەکێتیەکان گۆڕانەکەیان شەقتڕێنە کرد باشە بەڵام لەوێ نوشان سەفای ئەمە تا بیانۆکەشیان چییە کاکە لە بەرامبەر شۆفێنی عەرەبەکان و لە بەرامبەر ئەمانەیە و لە بەرامبەر ئەوانەیە بڕۆن دەنگ بە مامجارە هەمووی دەنگیان بە مامجارە لە باشە ئەگەر ئەم عەرەبی شۆفێنی ئەوەیە ئێوە بۆچی دو هەڵبژاردنەکان ئەبنەوە بەشەی لەگەڵ عەرەبە فاشی شۆفێنە بەڕاستی بۆچی سەرۆ کۆمارەکەتان لەوێ کوردە و سەرۆکی ئەو دەوڵەتە شۆفێنیە هی عروبەیە هەر بەڕاستی ئێوە هەموو درۆیە بۆچیەکەن لە کەرکووکە ئەمە مفشەفشەیەکەن چوار ڕۆژکە بێک و دانیش لەگە عەرەبەکان تورکمانەکانە بەیەکەوە لە ئیداری شارەکە ناکەن ئێوە تەنها ئەتوانن خەڵک کەرکەن بەداخیشە خەڵتان بۆ کەرە بێ بەڕاستی بەڵام ئارام مەحموودتان بۆ کەر نابێ ئێوە ئەتوانن ئەوانەی کە ناوم هێنن بێعەقڵیان کەن بە ناوی کوردایەتی و کەرکووک و ئالەم بابەتانە بەڵام ئارام مەحمەد بە پێچەوانەی هەموویانەوە بیری کردەوە وتی نە بۆ دەنگدان بە یەکێتی و پارتی کورد و کوردایەتی لای من نایخوا ئەم درۆزن و ساختەچی و بازرگانیەکە بە ناوی کورد و کوردایەتی و خەڵکی کەرکووکەوە ئەیکەن نەکەم بەڕاستی نایکەمەوە ئەگەر ئەم عروبە شۆفێنی ئەوەی ئێوە بۆ شەریکە دزیان من کاکەیان تێ ناگەم لە ڕاستیە بەیەکەوە حکومەتتانەیە کاکە تەواو کەواتە ئێوە کە لە یەکێتی دوور کەوتونەتەوە و خۆتان بە ئۆپۆزیسیۆنزان و سەردەمانێکیش گۆڕان بوون بەڕاستی لە هەرە درۆزنەکانی ئەو کۆمەڵگای کوردن
من پاڤڵ و قوبادم لە ئێوە پێ شەریفترە ئێستا لە ئێوەم پێ باشترە چونکە ئەوان ڕاست و ڕەوان ئەوەن کە هەن بەڕاستی نەئیدعای ئەوەکەن گۆڕانکاری بکەن نەفڵانە فیسارەکەن دەسەڵاتێکیان هەیە خۆیان و ممارسەیەکەن و تەواو بەڵام ئێوە دەبڵ مڕاڵن ئێوە دووڕوون ئێوە خەڵکی ساختن هەر ئەم ساختەیشەکە بەرەی ناڕازی چونکە هەمووی درۆزن و ساختە چییە یان زۆرینەی درۆزن و ساختە چیە بە تایبەتی ئەوانەکە لە کوردستانن هەمووی مجامەرەی پارتیەکێتیەکە هەر لەبەرەوەی کە هیچ گۆڕانکاریەک ناکرێت هەر لەبەرەوەی کە گۆڕان فەشەلی هێنا نەوشان سەفا فەشەلی هێنا شاسوار فەشەل هێنێت ئەوانەیەکیش ئەنالیزی کە دروستکەنەوە هەر فەشەل هێنن چونکە بۆ لەبەرەوەی ئێوە کۆم مەخلووقێکی درۆزن و ساختن ئۆپۆزیسیۆن نین دژی پارتی وێشێتی نین ڕاست ناکەن درۆ ئەکەن لەبەرەوەی هەتا ئەم چرکە ساتە ئارام ئەحمەد قساکە یەک گروپی ئۆپۆزیسیۆنی شۆڕژێری جددی ڕادیکاڵ دروست نەبووە کە بیەوێ یەکێتی و پارتی لە ڕێگۆ دەربێنێت ئێوە هەمووتان ساختن لە ڕاستیە ئەم هەڵبژاردنەی کەرکووک بۆ منی سەلمان کە ئێوە کۆمەڵی خەڵکی ساختن ڕاست ناکەن ئێسەیش یەکێتی حساتان بۆ بکە ئەچنەوە بۆ لای ئێسەیش شەهامەتی ئەوەتان نییە ڕەخنەی لە بنەماڵی بازرگانی بکەن نیتانە بەڕاستی لەبەرەوە هەموو خەڵکی کوردستان خەڵکی فەقیر و هەژار کە خەڵکێکن ناڕازین دژی یەکێتی و پارتی متمانە ئیتر بەمانە نەکەن لە ڕاستیە بە هیچ جۆرێ ئیهمالیان کرد کاکە ئەمانە تەواو بوون لە ڕاستیە هیچیشیان پێ ناکەێ ئەمە من ئەمە ئێوە هەتا 50 ساڵیکە مەگەر ئاڵوگۆڕی ناوچەیە یەکێتی و پارتی لابەرێ ئەگینە بەمانە بە حیاتی چاودن پێ ناکەی لاچن ئەوە باوەش بیزان بە شاسوار و بەچێ و بەوانە تیشکە ناوم هێناون دوجار بە ناوی کەرکووک و کوردە و ئەمە جیاوازە و ئەمە ئەوەیە هەمووتان بوونەوە بەچی بە جاج جەلالی باشنی ئەوە باسی بنەماڵی بازایی ناکەم چونکە بنەماڵی بازایی لە کەرکووکە نیەتی هیچ شتێک لە کەرکووکە بنەماڵی بازایی تەنیا کەما کەرکووکی هەیە بە کاڵی و بە کوڵاوی تەواو لەبەرەوە ئەگەر کورسی دوو کورسیش بێنێ وڵی تاوانە لە حقیقەت چونکە خەڵکی کەرکووک پارتی نین باش نییە و نەوەیش نوێژ نی ئەمە تا کردە بۆچی وڵا کاکە ژیان بۆی کورد دەنگی زۆر بێ دەنگی زۆرە بێ کەچی چییە بێ کە دەنگی زۆری هێنا زەحمەت نەبێ ئەبێ بە پارێزگارەکەتان کوردە بێ ئەی خۆ ئەمێت خۆشناو لە هەولێر پارێزگاری کوردە ئەی بێن بیبن بۆ کەرکووک بزانشی لە مەسەلەکە ئاگۆڕێ ئەوەی دووهۆک بەرن بۆ ئەوێ کاکە کاکە ئەمانەی کە 30 ساڵە لە کوردستانە لە سلێمانیا پارێزگان ئەمانە برن ساڵە عەزیز برن باش نییە کە شەقی لە مانگای شەڵەیە لە سلێمانیا بیبن پارێزگار هەواڵە بوو بەکرد بەر با بۆ خۆی بێ بە داشەقی بن هەنگلی کۆسەت و نازان چی ئەلەم بابەتانە قسەی من خەڵکی کەرکووکم یا خەڵکی سلێمانی بم بۆ من کێشەی نییە محافزەکەم چییە بۆ من ئەوەیە کە کارەبام هەبێ کە نانم هەبێ کە موچەم هەبێ کە ژیان و گوزارم هەبێ کە ئازادیم هەبێ جا کێ پارێزگارە ئەوە مشکلی من نییە ڕاستی ئێستا من لەم داناخەی خۆما لە هۆڵەندا ئەسڵ بۆ مۆزوع نیەکی پارێزگار نییە وکی مشکلی من لەکەک هەر ئەسڵ مشکلی من نییە من ژیان دابینە علاقەم نییە بەسەرەوە بەڵام ئەوەیە ئاوا بیر ناکەنەوە پاشە بە هەڵخڕاندنی کورد و کوردایەتی و چی ئەرم بابەتانن پاشانیش بەیانی پارێزگارێکی کورد دابنێ جمهوری ئیسلامی دایانێ پاسدارێک ئیطلاعاتێک دانێ بە جلی کوردیەوە بە زمانی کوردیەوە بۆ خۆی هەر قسە بکاتە تەواو بەپێی بەرژەوەندی و قازانجەکانی تووشا ئێران و تەواو قازانجی کورد نییە اینجا بەپێی یاساکانی خۆتان نەتیجەی دەنگدانەکە هەر چێ بێ ئیدارەی کەرکووک هەر ئەبێ 33 بێ بۆ ئەو پێکاتانەی کە لە کەرکووک هەن ئیتر فشەفشی چیەکەن کاکە یەکێتی تۆ 8 کورسیتە بووە کاکی ژیان ئێستا بە شەڕەشەق ئەگەر 6 کورسی بێنی یعنی دوانە فت بووە تۆ بۆچی تۆ خۆبایی عەلە ساس هین زۆر هێناوە کورسی زۆر هێناوە تۆ خاوەنی 8 بوویسە ئەوە بووی کاکە تا تۆ دۆڕاندووتە لە ڕاستیە پاشانیش زۆرینەی خەڵک بەشداری نەکردووە هەر لەم ئێوارە شتێکم خوێندەوە پێم وایە حاکم شێخدەتی بوو کاڵێ بە ژێرەی ئەنجامە ڕاگەیەنراوەکانی کۆمیسیۆن بێ کورد دۆڕاوە لە کەرکووک باشە کۆی دەنگی عەرەب و تورکمان ئەڵێ نزیکەی 300,000 دەنگە کۆی دەنگی هەموو حیزبە کوردیەکان نزیکەی 220,000 دەنگە واتە 80,000 کەم دەنگتان هێناوە ئەگەر ئەوە ئاڵوگۆڕشی بەسەرا ڕەنگە بێ دوای ئەوەی کە بە تەواوەتی دەنگەکان جیاکرانەوە ئەنی ئەنجامەکە ڕاگەیەنرا تا شاسواریش بۆیە وتم فشەفش هەر لە مەنجەڵی بوخار جوانە بەڕاستی شاسواریش بۆیە دژی شاسوار بەرە ئەوش هێزێکی ساختەیە خۆشەویستانیانە محەممەد باش نییە من دژی پارتی وێکێتیم دەستەکە دەستێکی پارتی ڕوونە باش نییە بەڵام دەستی شاسواریش کە ئەیبینی بۆ من ڕوونە لە ڕاستیە
بەڵام من یەکێتی و پارتیم بۆشی لە شاسوار پێ باشە لەبەرەوەی لە دوورەوە هاوارە کرد بەڵام ئەم درۆەکە شاسوار چی سامانی هەیە پارەی دزیە چافیلاندی دزیە میدیاکەی دزیە پارەی 10,000 خێزانی لە منتیقی سێمانیا خواردووە کاکە بەنای پشک و پشکاریەوە زیاتر لە 100 دانە مەلەفی دادگایی هەیە کە دادگایی ناکات باشە اینجا من باوەڕم بە یاسایەکیش هەیە هەمیشە من شەقی ئاغام پێخۆشرە لە شەقی نۆکەرەکەی شاسوار نۆکەری ئەمانێ لە ڕاستی بۆیە شەقێکی پارتی خۆشرە لە شەقی شاسوار کە نۆکەرە تەواو ڕەنگە نەوەی نوێ کورسێک بهێنێ نێشی هێنێ پێم وایە دەنگەکان دەنگ ئەفۆتی یازدام شیرێ و ئەو مشکلەی من نییە بەڵام وەڵڵاهی عەزیزانی ئارا محەممەد ئەو شاسوارە خۆزگا بە خۆزگایی ئەو خوایە ئەو یەکێتی و پارتیە 4 ساڵ ئەو هەولێر و سلێمانیان دەسەڵاتیان واتە تەسلیمی ئەو شاسوارە کە دەبێتێ شاسوار ئەم 4 ساڵە تۆ حاکمی هەموو شتێک بەدەو کوردستانەیە هەموو بڕیار شتێکی بیکە بە شەرەفم ئەو میزەڵانەی بە جۆرێ ئەتاقی و بۆ گەنەکەی هەموو کوردی کاسە کرد بۆ گەنی ئەو شاسوارە بە باش ئەو ڕاستی بزان ئەمە ڕاکانی من بوو بۆیە بە لایڤژی ڕاستەوە خۆ نەموت بە ڤیدیۆی بیخەمە بەردەستان ئەمە ڕاستینەی ئەو مۆزوعانەیە من حەقم نییە بەسەر ئەوە کە شێ دەنگەیە یا دەنگنایە چونکە ئەو میلەتەی ئێمە وەکو لە سەرەتای ئەم قسەکردنیە وتم هیچ شتێک ڕای ناچڵەکەنی لە ڕاستی هیچ تەعدایەک هیچ دزی و جەدەیەک ئەوەی ناکات کامە لە کوردستانە زۆر دزە بشێت $100 با بە عیلەیەک ئەو عیلەیە هەمووی دوعای بووەکە ئەیتەم عیلەی حەقی نییە بڵێ کاکە ئەمە دزە ئەمە پارەی ئاوا دزی کرد ئەمە هەیە ئەوەی حەقی نییە ساڵخوا پیاوی چاک بوو بە قوربانی بمەوەی کرد ئەوەی کرد کاتەی تر کەیفی خۆتانە ئەوە ڕێی منە بەڵام بۆ ئەو بەناو ئۆپۆزیسیۆنانە لەم مەسەلەی کەرکووکە کە هەمووتان دەنگتان تابەیەکێتی بۆ من و بۆ هەموو ئەو خۆشەویستانە ناسران و ئێوە ئیتر متمانەتان نییە و ئێوە لەگەڵ پاڤڵ و قوباد و مەسرور و فڵان و فیسارە هیچ جیاوازێکتان نییە من ئەوانم لە ئەوە بێ باشتر لەمەولا با باش ئەو ڕاستی بزان ئیتر کەیفی خۆتان لەبەرەوەی کە ئێوە دووڕوون بەڵام پارتیەکێتی هەر ئەوە یەکڕوون پاڤڵ یەکڕووە کاکە ئەڵێ من پاڤڵی جا تاڵەبانیم قبول ما ئاوایە قبول نییە کەیفی خۆتە قوبات هەروە ئەڵێ مەسرور هەروە ئەڵێ مەسرور هەروە ئەڵێ باش نییە ڕۆکەیان دیارە دەسەکەیان دیارە بەڵام ئێوە درۆکن لەگەڵ ئەو کۆمەلگایی ئەمەیە ئەوە 20 ساڵی ئەپەڕێ لانی کەم لە دوای لە 2009 حسابیکەن کەی بوو کە گۆڕان دروست بوو باش نییە 13-14 ساڵە 6 کەس ناتوانێت کۆبێتەوە لەبەرەوەی ئێوە بەناوی ئۆپۆزیسیۆنەوە قساکەن باش نییە هەمیشە کلیکتان لەگەڵ یەکێتی پارتیاک لێداوە باش بزان هەمووتان موچە خۆن بەشەتانەیە 30 ساڵە یەک گوتایی دژی پارتی نییە خۆشیت بەجێ یەکێتی پارتی زانێت لە کاتی خۆیان شەڕی هەمووتانەکەن با باش ئەو ڕاستی بزان شەو شەوگاتان خۆش بێ عەزیزانی ئارا محەممەد خواتان لەگەڵ خۆشەویستانی بەخێرچ